تورکیا مەرجەکانی بۆ سەر یەکێتی زیاتر دەکات. هەڕەشەی ڕاگررتنی ڤیزا و مامەڵە نەکردن لەگەڵ بازرگانانی سلێمانی دەکات. تیوار ڕێکەوتنێکی نهێنی میت و یەکێتی لە بەغدا ئاشکرا دەکات. نهێنی هەڕەشە نوێەکانی ئەردۆغان لە سلێمانی چییە؟ بەپێی زانیاری و بە دوواداچوونەکانی تیوار 2 هەفتە بەر لە ئێستا لە شاری بەغدا کۆبوونەوەکی نهێنی لە نێوان دەستگای هەواڵگری تورکیا و چەند بەرپرسێکی سیاسی و ئەمنی یەکێتی کراوە. سەرچاوەکی ئاگادار با تیواری ڕاگەیان کۆبوونەوەکە تایبەت بوو بە پرسی هەڵگرتنی گەماڕۆی سەرفرۆکەخانەی سلێمانی و داواکاریەکانی تورکیا. سەرچاوەکە وتیشی لە کۆبوونەوەکەدا تا ڕادەیەک لێک تێگەیشتنی باشە بووە لە نێوان هەردوولا، بەڵام تورکیا مەرجی زۆرتری هەبووە بۆ یەکێتی و ئەو تێبینیانی لەسەر هاوکاریکردنی یەکێتی بۆ گروپە چەکدارەکانی قەندیل و ڕۆژ ئاوای کوردستان هەیە زیاتری کردووە. وتیشی تورکیا داوای کردووە هەموو جۆرە جوڵە و چالاکیەکانی گروپە دژبەرەکانی خۆی لە سلێمانی ڕابگیرێت، بنکە و بارەگا ئاشکرا و نهێنیەکانیان و میدیاکانیان و ئەو ڕێکخراوانەشی کار بۆ بەرژەوەندی گروپە دژبەرەکانی تورکیا دەکەن دابخرێت. وتەی سەرچاوێکی تورکیا پاکێجێکی نوێی مەرجی خستۆتە بەردەم یەکێتی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سلێمانی و لابرنی گەماڕۆی سەرفرۆکەخانەکە. دەشڵەت قوبات تاڵەبانی لە یەکێتی سەرپەرشتی دۆسیەکە دەکات و بەڵێنی بە تورکیا داوە بەشێک لەو داوە و تێبینیانەی هەیەتی لە بەرچاوی بگرن، بەڵام بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی دیکە هەم کاتیان پێویستە و هەم پێویستە تورکیاش تێگەیشتنی ئەمنی و دۆخی سیاسی و جوگرافیای سلێمانی و یەکێتیش بخوێنێتەوە. بەپێی زانیاریەکان هەڕەشەکەی دوێنێ ئەردۆغان بۆ سلێمانی پەیوەندی بەوەوە هەیە کە ئەو وڵاتە دەیەوێت یەکێتی بە مەرجە نوێیەکانی ڕازی بێت. هەر بەپێی قسەی سەرچاوەیەک تورکیا بەنیازە گەماڕۆی سەر سلێمانی زیاتر بکات و ئەگەر کێشەکە چارەسەر نەکرێت ئەوە تورکیا بەنیازە هەناردەی وڵاتەکەی و مامەڵەکردن لەگەڵ بازرگانانی سلێمانی ڕابگرێت، بۆیە دوور نییە وەرگرتنی ڤیزای تورکیاش بۆ هاوڵاتیانی سلێمانی ڕابگیرێت.